والله زۆر دڵمان بە قەومی خۆمان ئەسوێ، زۆر حەز دەکەین قەومی خۆمان سەرکەوتوو بێ، زۆر حەز دەکەین کەوا قەومی خۆمان بەرەو چاکە بڕۆن. صلى الله عليه وسلم من أبطأ به عمله لم يسرع به نسبه. هر کسی لدنیا کردوی کم بو خاو بو نیبو لقیامت لم يسرع به نسبه. نسبکی پیشی ناخات، نسبی پیشی ناخات، بلام لدنیا قوم دوری خوی هیا، کسوکار دوری خوی هیا. والله زور دلمان بقومی خومان اسوی، زور حزکین قومی خومان سرکوتو بی، زور حزکین کوا قومی خومان برو چاکە بڕۆن. بەڵێ من وەکو ناسیح الأمین والله حەزەکەم هەمووی ڕووبکاتە خوا، هەمووی دوور بێ لە تاوان، هەمووی خدا بپەرسێ بە تاک و تەنها، هەمووی حورمەت و ڕێزی ئەو پێغەمبەرە بزانن صلى الله عليه وسلم بۆ ئەوەی بەرەو بەهەشت بڕۆین إن شاء الله تعالى. وتانەی پێغەمبەری خوا پیاوی وا هەیە قەومەکەی خۆی خۆشگەرەکە، ئایا ئەوە لە عەسەبیەتە؟ فەرمووی نەخێر، ئەوە لە عەسەبیەت نییە، ئەوە لە عەسەبیەتە قەومەکەت خۆشگەرەک بێ لەسەر زوڵم. والله قومی خۆمانمان خۆشگەرەکە. چەند خۆشە کەسێک بە زبانی خۆ تەعاملت لەگەڵا بکە. داوا ئەکەین لە خوای گەورە میهرەبان کە هەموو لا مۆفەق بکە.